لە بواری بەڕێوەبردننی کاروباری هاوڵاتیان لە دام و دەستگا حکوومیەکان دوای ئەوەی لە دوای 2023 کۆمەڵێ گلەی و گازندە و سکاڵای جۆرە زۆر بە ئێمە گاتۆکە ئەنجومەنی پارێزگای کەکوو بە پێی یاسای 21 هەموارکراوی 2010 کە یەکێک لە ئەرکەکانی ئەنجومەنی پارێزگای کەکوک ئەوەیە کە بە دواداچوونی ئەو دایرانە بکات و مراقبەیان بکات بۆی بزانێ کێشەکانیان چییە بۆیان چارەسەرکە دوای ئەوە کێشەی هاوڵاتیانیان پێ بکە کە هاوڵاتیەکە چێتە دام و دەستگایەکەوە معاملەیەک تەقدیمەکە گلەیمان پێگاتۆ لێ مامۆستا ئەو معاملەیەمان خۆی مەفروزە بە سەعاتی تەواو بێ ئەوەی مە 6 مانگە دینەوە چین تەواو نابێت پێ هەموو فەرمانبەرێک ئەرکی لەسەر خزمەتی هاوڵاتی بکە بەرامبەر ئەوەی کە دەوڵەت راتبێکی بۆ جێبەجێ کردووە ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانیشتا قسەمان کرد لەگەڵ منتەسیب و زابط و ئەفسەرانی خۆشمان قسەیان کرد ئەو کێشانەی لە ناو مرۆڤە هەیە زۆر کێشەیەکی کەم و ینی بە حازری ئەو ڕۆژە حەل ئەبێ کێشەیەکی زۆر گوڵمان نەماوە پێشتر کێشەکان هەموو ئەوانەمان چارەسەر کردووە تەنها هەنێ مۆزەفینمان هەیە بۆی لە ناخیا پیسە حەزی لە ڕەشوەیە حەزی لەوە چاودێری ئەوانە ئەکەن بۆ هەمووی نییە ئەو نەفس زەعیفانە چاودێریەکەن کە ئیشەکانی هەڵناسونێ بە شێوەیەکی باش